بەناوی خۆی بەخشندەی مێرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵین لە بەشی دووەمی بەرنامەی سۆراغی مێژوو بە ئەوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە هەوڵ دەدەین لەم بەشەدا وەکو تەواوکەری بەشی یەکەمی بەرنامەکەمان قسە لەسەر چەمکی ناسیۆنالیزم و کاریگەری ناسیۆنالیزم لەناو مێژووی سیاسی کووردا بکەین. دیسانەوە دەڵێنەوە ئایا ناسیۆنالیزم چەمکێکە لەناو مانیفێستێک یاخود لە چوارچەوەی دەقێکان نووسراوە یاخود تەرجەمە و ئەمری واقعە یاخود کردەی مرۆڤەکانە. ئەگەر ناسیۆنالیزم هەروەکو لە بەشی یەکەما باسمان کرد بریتی بوو بێ لەوەی کە سەرۆکاری لەگەڵ زمان و نەتەوە و خاک و بەرژەوەندی هاوبەشەکانە هەبوو بێ ئەی دەقە نووسراوەکانی ناو مێژوو هەروەکو پێشتریش وتمان دەقی کتێبی شاعیرەکان وە کتێبە مێژوویەکان کە لە ناو مێژووی سیاسی کوردان نووسراوە. ئایا ناسیۆنالیزم و خەونی دەوڵەتی کوردی چ سەرۆکاریەکیان پێکەوە هەیە؟ ئایا سەرەتای دروستبوونی دەوڵەت یا لە چوارچەوەی خەونە لە ناسیۆنالیزمەوە سەرچاوە دەگرێت یاخود خەونی دەوڵەت و بیری ناسیۆنالیزم دوو کردەی جیاوازن؟ ئایا ناسیۆنالیزمی کوردی تا ئەم چرکە ساتەش کە ئێمە ئەم بەرنامەی تا پێشکەش دەکەین لە چ حاڵەتێکدایە؟ کام هێز لە هێزە سیاسیەکان درێژکراوی ئەو ناسیۆنالیزمن کە لە ڕابردوودا لەناو خەونی شاعیر و ڕووناکبیر و نووسەرەکانە هەبووە؟ ئایا ئەمانە توانیان تەرجەمەی خەونەکانی ئەوان بکەن؟ یاخود لە پەیڕە و پرۆگرامە ناوخۆیەکانە هیچ هێمایەکی ناسیۆنالیسانی تەیەکو خەونێک کە خەونی گەیشتن بە دۆزی سیاسی و دەوڵەتی نەتەوە بوو بێت. ئەمانە دیسانەوە تەوەری سەرەکی بەشی دووەمی سۆراغی مێژوومانە هەر بە میوانداری بەڕێزان دکتۆر جەعفەر عەلی توێژەر لە بواری ناسیۆنالیزمی کوردی مامۆستا جەعفەر خاوەنی کتێبی مێژووی بیری کوردی دیسانەوە بەخێربێنەوە بۆ سودوی پەیام. دکتۆر جەعفەر هەروەکو لە بەشەکانی کە ئەندازەیەک قسەمان لەسەرەوە کرد لە ناو مێژووی سیاسی کووردا بە جۆرێ لە جۆرەکان ناسیۆنالیزمی کوردی وەکو جۆرێک لە پەرچەکردار و چەوسانەوەی نەتەوەی بووە و ئەو مۆدێلانەی کە بەراورد کرا لە ناو ناسیۆنالیزمی کوردی بە نەتەوەکانی تر مۆدێلی ئێمە زیاتر سەرۆکاری لەگەڵ نکولیکردن لە زمان و داگیرکاری و بەرپەرجدانەوەی هێزە داگیرکەرەکانی ناوچەکەتا بووە. لە دەرەوەی ئێمە هیچ خاوەن هیچ زەخیرێکی تری مێژووین لەسەربوونی بیری ناسیۆنالیزمی کوردی لە ناو مێژووی ڕابردی خۆماندا. ناسیۆنالیزم خودی ناسیۆنالیزم خۆی ئەوەیە تۆ لە ناو جوڵانەوەی ڕزگاری نیشتیمانی هەمیشە لەدایک دەبێت. ئەین بەستمەوە نییە تۆ مطلقاً دەبێت هەمیشە تۆ جوڵانەوەی ڕزگاری نیشتیمانی هەبێت بۆی کە بی بە خاوەنی ناسیۆنالیزم. تۆ لە قۆناغێکی دیاریکراودا واقعێکی دیاریکراو هەیە، دۆخێکی کۆمەڵایەتی و سیاسی دیاریکراو هەیە، کارکتەرەکانی گەمەکەری سەرەکی گەمەکەری بنەڕەتی ناو ئەو واقعە کۆمەڵایەتی و ئاوەری و سیاسە دیاریکراوان لە بەرامبەر کۆمەڵێک ستەم و پەلامار و داگیرکارینە. لە بەرامبەر ئەم پەلامار و ستەمانەدا دەبێت پەنا بۆ هێندێک بنەما هێندێک ئایدۆلۆژیا ببەن بۆی کەوا بتوان دوو ئامانجی سەرەکی بپێکن. یەکەمیان بتوانن لە ستەم ڕزگاریان بێ کە پێیان وایە ڕزگاریان دەبێت، دووەمیان بتوان قەنەعەت بە خەڵکی خۆیان بکەن بهێنن جۆرێک لە تەباوی یەکگرتوویان لەسەر بنەمای ئایدۆلۆژیایەکی دیاریکرا بۆ دروست بکەن کە پەیاریان بکەن بەرامبەر بەم هێزە داگیرکەر و پەلاماردەرە. ئەمەی لە ناو کووردا کراوە تا ئاستێکی زۆر لەو بابەتە بووە. ئەمە لە تەواوی قۆناغەکانی پێشتر کە ئێمە باسمان کرد، ینی بە جۆرێک لە جۆرەکان ڕنگدانەوەی ئەم ستەم و پەلامارە بۆ کە لە دەرەوەی کوردیەوە لە دەرەوەی جوگرافیای کوردیەوە کراوەتە سەر جوگرافیای کوردی، لە دەرەوەی بوونی کوردیەوە کراوەتە سەر بوونێک کە ناوی کووردە، نەتەوەیەک کە ناوی کووردە، گەلێک کە ناوی کووردە. بەڵێ ناسیۆنالیزم سەرۆکاری لەگەڵ خەونی دروستبوونی دەوڵەتا هەیە، بڵێن یا سەرەتای فۆرمە لەبوونێتی لە چوارچەوەی بیر و هزر و دنیابینی و ئیشکردن بۆی هەر ئامانجی سەرەکی ناسیۆنالیزم دروستبوونی دەوڵەتە، دروستبوونی دەوڵەتی نەتەوەیە. کاتێک تۆ دو ئامانجی هەر جوڵەیەکی ناسیۆنالیستی لە دنیادا، هەر جوڵانەوەیکی ناسیۆنالیزمی لە دنیادا بێتێ لە دروستبوونی دەوڵەتی نەتەوەی. تۆ ئەگە ئامانج دروستبوونی دەوڵەتی نەتەوەی نەبێت چیت کردو، ینی دەوڵەتی نەتەوەی بەو مەفهومە نا کە من خۆم لە ئێستادا لەگەڵ دروستبوونی ئەم جۆرە لە دەوڵەت نیم کە ناوی نێنی دەوڵەتی نەتەوەی. تۆ دەبێت دەوڵەتێک دروستکەی لەسەر بنەمای هاوڵاتی بوون، چکە تۆ دەوڵەتی نەتەوەی لە وڵاتێکدا لە جوگرافیایەکدا کە نەتەوەی جیاوازی تێدا بێ مەترسیی قوڵ بۆ دروست دەکات. هەمانەوە مەترسیان دروست دەکات کە تۆ پێشتر هەر بەڵام پێدوانی ئەم ڕۆیایی تۆ دیسان لەژێر ئەو کارکردایە کە ئەو پێدراوانەی ئێستا ئیشی لەسەرکرێ مەسلەی مافی مرۆڤ، دیموکراسی، ئازادی، تاکە بەرژەوەندی هاوبەشە، پێدوانی ئەمەی ئەم بۆچوونەی تۆش لەوە فۆرمەلە بۆیە بە شێوەی لە شێوەکان ئایا با بە دیوێکی تری شابیڵم ئەمە پاشەکشە بۆ بیرە ناسیۆنالیزمە کلاسیکێ نایە کە لە ڕابردووە یعنی ئێمە باسمان کردووە ئیشمان بۆ
کردووە و خەونمان پێوە بینیوە. دەزانین چۆنە کاکە ئارام ئێمە پێویستمان بە جۆرێک لە ناسیۆنال لەو مۆدیلە ناسیۆنالیزم نییە کە لە تووشدا کەمال تاتورک دروستی کرد و نەقل پێویستمان بە نەقلکردنی ئەم جۆرە ناسیۆنالیزم نیە وەکو چۆن ڕەزاشا لە ئێراندا کۆپی کرد. ئێمە پێویستمان بە جۆرێک لە ناسیۆنالیزمە لە شێوەی ناسیۆنالیزمی فەڕەنسی، پێویستمان بە جۆرێک لە ناسیۆنالیزمە کە احترامی هاوڵاتیەکانی خۆی بگرێت، پێویستمان بە جۆرێک لە ناسیۆنالیزمە کە احترامی نەتەوە جیاوازەکان بگرێت و دوجار ئێمە ئەم مۆدیلە لە ناسیۆنالیزمە کۆتایی پێهات کە لەسەر بنچینەی پێشێلکردنی ماف و ئازادی هاوڵاتیانی تردا بمەزرێت تۆ دەبێت جۆرێک لە ناسیۆنالیزمی مەدەنیدا بەڵام پێ دوایە ناسیۆنالیزم بە مەقاوماتی هاوڵاتی بوون پرەنسیپی ئەساسی بێت. ناسیۆنالیزم بە مەقاوماتەکانی خۆی لەناو ئەم پێدراوە نوێیانە ئەمێنێتەوە و پارێزگاری لە خۆیەکە بە شێوازێکی نوێتر بۆنە ئەمە کارکتەرەکانی ناو ئەم جوڵە سیاسیە ئەمانەی کە گەمەکەری ئەساسی و سەرەکی ناو ئەم کایە سیاسیانە ئەوانە دەزان بەرەو کوێ دەبن. ئەجینا ناسیۆنالیزم دەبێت ئەمە بێت لە ئێستادا تۆ ناسیۆنالیزمێک کورد بە درێژایی مێژووی خۆی هەمیشە پەلامار درراوە تۆ ئەگە قرار بێ ناسیۆنالیزم لەسەر ئەو بنەمایە بەرەم هێنیەوە بۆی بێ ناسیۆنالیزمێکی پەلاماردر تا ئاستی فاشیزم بڕۆی لەسەر بنەمای سڕینەوەی نەتەوەکانی تر کللتورەکانی تر پێشێلکردنی مافی هاوڵاتیانی خۆت و مافی هاوڵاتیانی تر تۆ چیت کردووە تۆ هەمان درڕندا هەمان شەبح بەرهەم دێهێنیەوە کە دەتوی خەڵکی تری پێ بترسێنی کە دەبیەوە مەترسی بۆ سەر ماف و ئازادی هاوڵاتیانی تر بۆ سەر ماف و ئازادی نەتەوەکانی تر بۆ سەر ماف و ئازادی جوگرافیای سیاسی و کللتوری نەتەوەکانی گەلانی تر بۆیە ئەمە شتێکی مەترسیدارە ئەوەی کە کورد دەبێ بیری لێ نەکاتەوە ئەم جۆرەی لە ناسیۆنالیزم. بەڵێ مامۆستا جعفەر هەر وەکو دکتۆر جعفەری هێمای بۆ کرد ئەگە بڕیار بێ ناسیۆنالیزم بۆ خەونێگێ بۆ کۆتایی هێنان بە ستەم یا بۆ دوجار ئامانجەکەی گەیشتنە بە دەوڵەت کەواتە لێرەدا کە گەشتی بەمانە ستەم کۆتایە دەوڵەت دروست بوو ناسیۆنالیزم کۆتایی یاخود پرۆسەیەکی بەردەوامە لە ناو مێژووە هەمیشە لە جوڵایە خوی بە یا خۆی نوێەکە ئێمە بۆی باش لە ناسیۆنالیزم تێ بگەین ئەبێ بزانین ناسیۆنالیزم ئایا لێرەوە هەڵقۆڵاوە لە وڵاتەوە هەڵقۆڵاوە لێرە دروست بووە یان لە درەوە بۆمان هاتووە بێگومان هەروەکو چۆن ئەوە ئەزانین فڕۆکەیە سیارەیە نازەم مۆبایلە هەمووی لە درەوە بمان هاتووە ئێمە ئیسە مەسەرەن سیارەکەمان بۆ هاتووە بەڵام نازانین چۆن لێ خوڕین یەکەمین جەکە هاتووە جادە نەبووە هی ئێرە نەبووە جادەیان بۆ دروست کردووە ئیتر بە پەلەپەل جادەیان تا ئەمڕۆژ پڕ شەقامەکانمان لە تاسە و خوار و خێجی ئەوانەیە لە وڵاتی تروانیە ئەو جادە پردوشتەکان ئەو جار لەوێ دەیان مؤسسات هەیە بڵێن دامەزراوە هەیە بۆ ئەوەی مؤسسات دامەزراوی دڵنیایی هەر پەیوەندی بە ئینەوە هەیە ئەمجا دەیان ئەخلاقی ئین هەیە بڵێن چۆن چارە بە ئاژووی شێوەی فێربوونی شێوەی بڵێن بڕوانامەی ئاژوتن هەموو ئەو شتانە بڵێن ڕێنمایی و ڕێکاری خۆی هەیە ئەوەی ئێمە هیچی لە هیچ ناچێت هەر وەکو چۆن وەکوتم ناسیۆنالیزمەکە هاتووە ئیتر هەر کەسێک ئەمڕۆ بڵێن ینی کابراایەکی بڵێن کابراایکی کۆچەرە ئیتر خۆی بە ناسیۆنالیزم ئەزانێ بڕوای ئەسڵن بە ناسیۆنالیزم نیە خۆی کردوتە ڕابەری بزاوی ناسیۆنالیستی هەموو تو سری بڕۆ سەیری مێژووی کورد کە هەر هەمووی سێرەکەی ئەوەی کە پەیوەندی نازانێت ناسیۆنالیزم چییە خۆی ئەوەی دکتۆر جعفەر باسی کرد ئەوە ڕاستە ئێمە وەکو کاردانەوەیەک هەستمان بۆ کردو کە ئێمە گەلێکی جیاوازین ئەمەش پەیوەندی بەچیوە هەیە ئێمە هەر لە کۆنەوە مەسەن لە سەردەمی سوڵتان سەنجەرەوە ئەوان وتیوانە ئەمە کوردستانە پێشتر وشەی کوردستان نەبووە وشەی تر هەبووە بەرامبەر کوردستان مەسەن سەردەمی ڕۆمانەکان کوردۆ ئێنە هەبووە وەکو نمونەیەڵە من بەڵام ناوی وشەی کوردستان لە سەردەمی ڕێک لەسەر دەمی سوڵتان سەنجەرەوە دیارە خەڵکێک هەبووە بڵێن شێویان لە یەکە چێ جلوبەریان لە یەکە چێ وڵاتەکەیان شاخاوێ فڵانە ئەمە کۆمەڵک سپات ئێمە وای کردووە ئەمە کوردستانەکەیە لەمەوە مەسەلەن ئەوە دروست بووە کە ئەمە ملەتێکی جیاوازە بەڵام خەڵک هاتووە بە ناوی دینەوە هاتووە وچێتی دەست بەسەر ئەم وڵاتە بگرێت خەڵک هاتووە بە ناوی نەتەوەوە نەتەوەیەکی ترەوە هاتووە ویسێتی ئەم وڵاتە داگیرکە هەر یەکە بە شتێکەوە ئێستا تو سەیری هێزە دینەکە هەرچەند ئێرە
ستۆدیۆی پەیامە و یا تلڤیزیۆنی پەیامە نەمەوێت ئەو قسانە بکەم بەڵام ڕەنگە پێتان ناخۆش بێ بەڵام من وەکو ڕاستیڵم زۆربەی سەرەکەی هێزە سیاسیە ئیسلامیەکانی ئێرانە یان عەرەبە یاهین هەر کەس داکۆکی لە ناسیۆنی لە نەتەوەی خۆیەکە بەس تەنها هێزە سیاسیەکانی کوردستان نەبێ ئەوەندە تەقدیسی بڵێن کەڵچەری عەرەبەگرن ئەوەندە بڵێن خۆیان بە ئینەزان بەرامبەر ئەو کولتوری سیاسی ناکوردی با بڵێن ئەوەندە بایق بە کولتوری سیاسی خۆی نادە من کەم کەسم بینیوە مەسەن یەکێکی وەکو ئەو بەکە کاروانی ئەوانم تێبینیم کردووە کە بە بیرێکی ناسیۆنالیستیەوە قسەکە بە زۆربەی خەڵکی ئەوەی کە ئەبێتە ئەچێت ناو ڕێکخراوەکی ئیسلامی یەکسەر بە خەڵکاڵی با بەەوە جلە کوردیت داکەنە بڕۆ جلی نازام چی لەبەرکە یا ئەمەیان حرامە ئەمە جلی ئیسلامیە یا ئەو بەڵام هەز ناکەی مامۆستا ئێساەوە نەماوە ئێستا ئێمە قسە لەسەر سەرکردەکانی کوردکەین بۆ نە سیماکانیان تەنانە سەرکردەی ئیسلامیەکان ئێستا بۆ نە کەسایەتیی با نەبێ بین بڵم وکو مامۆستا عەلی باپیری ینی ئەوەتەی کە لە مناڵیشەوە بینومە تا ئێستا هەر یعنی بە سیبایەکی کوردیەوە دەرەکەوێ یعنی هەز ناکەی زۆر جار هێزە ئیسلامیەکان ئەندازەیەک ئەگەر ئێمە بین ئەوە تەوزیف بکەین بۆ لای بیری ناسیۆنالیسمی کوردیش ئەگە بڕیار بێ ئەوە ناسیۆنالیسم بێ یعنی ئەندازەیەک ئیسلامیەکان خۆماڵی تر دەرەکەون یعنی ئەگەر ئەمەش بڕیار بێ مۆدێلێکی دەرەوە و هاوردەکراوە بێ هەر ئەم هێزانە بە جۆرێ جۆگان کولتوریەکە خۆیان پێوە گرتەوە معجبن بە کەلتوری دەرەوەی خۆیان مەرج نییە بەو شێوێ چکە ناتوانیسە دکتۆر قسەیەکی جوانی کردوتی ناسیۆنەلیزم ناتوانانی یەک پێناسەی نییە بڵێ ئەمە یەک پێناسەیە چکە هەر لە مێژووش هەروە بووە مەسەلەن پێناسەی ئەڵمان جیاوازە بۆ پێناسەی فەرەنسی پێناسەی فەرەنسی زۆر تەکی دەسەر بوونی دەوڵەتەکە ئەڵمانەکان ینی لەسەر کولتور یعنی کولتووە ناسیۆنی پێڵێن ینی کولتوری ئەڵمانی بەلایەوە زۆر گرنگە ینی ئەگەر شتێکە بێ پێی بڵێن کولتوری کوردی بێگومان هەیە ئەو کولتورە ئەوە ئەبێتە بنەما ئەو جار مەسلەی ینی ئێستا ئەوەی من هەستی پێەکەم یانەگەر بڵێن تۆ من لە ڕووی سۆسیۆلۆژیەوە سەیری شتەکانەکەم سەر بڕۆ سەیری ناو بازارکە ئەو تابلۆیانە کە لە ناو بازار هەڵواسراون ئەمە هەر شتێکی ناقانونیشە یانێک قانون هەیە دانانی تابلۆی دوکان و بازار و شتەکانی قانونەکە ڕێکی خستووە بەس سێرەکەی ئەوەی کە مۆزەفی خۆمانە مۆزەفی ئەو وڵاتەیە بزەبت بە عکسی قانونەکەش ئەجوڵێتەوە ڕێگەی داوە کابراایەکی قەتعەیەکی زۆر گەورە هەڵەواسێ بە ناوی وشەیەکی دیهێناوە سە بڕ بەردەم مەکتەبی سیاسی بزانین چەند قەتعی سەقەتی مەکتەبی سیاسیەکی تێڵێ قەتعی سەقەتی بە عەرەبی نووسرا و دانراوە کە یەکێکە ناتوو بە کابرا بڵێ بانکە بڵێ ئەرەبرە ئەمە جومەیرە یعنی چی کەم عەرەبیزانەیە ڕەنگە عەرەبەکان خۆشە نەزانێ ئەم جومەیرە یعنی چی لە هیچ وڵاتێک شتی وانە ئەمە هەمووی تەسیری ینی خۆ بە لاوازانینە خۆ بە کەمزانیە بەرەمەجعفەر هەموو ئەمانە هەموو کۆمەڵە جۆگەلەن ئەڕژێتە ناو دەریای ناسیۆنالیسمەوە کە جەنابوو ئاوا وردیەکەیتەوە بە وردی بۆ یەچیت بێگومان تو سێری برە سێری ئێستا سێری حتا بڵێن بنەماڵە دینی و نەکانیشکە بە خۆشمەوە با بڵێ من خۆشم چووکە هەر بەشێکم لەو شێخ و سەید دوشتانە یان بەکو بنەماڵە ئەڵێم ئێستا سێرەکەی خەڵکی لای خۆمان زۆر زۆری پێخۆشە بڵێ ئێمە نەوەی موسای کازمی من عاشرەتەکان نایەنم وتم خۆشمە ئێمەش لە ماڵەوە خەڵکە وا ئەڵێن من ئەڵم کاکە ئێمە ئەو شەجەرە شتێک کە دانرا هەمووی ڕاست نییە خۆی گەیاندۆتە موسای کازم ئەمەکەی تر خۆی گەیاندۆتە بنەماڵی سەفەیەکان یوت با بە سەفەیەکان خۆیان کتێب هەیە ئەیسەلمێنێ کە ئەوان کوردن و سنجاوین یا سنجارین هەر یەکێکڵی سنجاوینی کێڵ چکە کتێبێکەیە شێخ سەفەدینی ئەردەبیلی ئەگەینتە کوردی فەیروزی کوردی سنجاوی بەس دوایەوە هین هاتووە شاتە ماسب هاتووە وتبووی ئین تەصحیح کونی و تەنقیح کونی یعنی هەمویان لاداوە کوردی شتەکان لێ کردوێتەوە جا ئەوە
نامێ ئەووردەکاریان ماساکە وەڵامی پرسیارەکەم بیتەوە کە بە دەقیق یعنی پێ دوایە بە بۆچوونی تۆ ناسیۆنالیزم قۆناغی کۆتایی هاتنی هەیە یا هەمیشە پرۆسەیەکە و بەردەوام لە خۆنیۆکردنەوەیە دەکرێت بۆ بەرەو ئێستا ئەو ناسیۆنالیزمەی بڵێن لە وڵاتێکی مەسەوەکو بریتانیا وەکو فەرەنسا وەکو ئەڵمانیا ئەگەر سەیریکەی ناسیۆنالیزمی سەردەمی هتلەر و مۆسۆلۆنی نەماوە ئێستا تو بڕۆ بە کابراایکی ئەڵمان بڵێ ئێمە کوردین و هندو ئۆروپین و نەوەی ئارین ئەڵێ بابە واز لە قسە قۆڕانەوەکەی باە ئەو شتە ماوە نازی تەوا بوو بە جەهەنمە بڕۆن یعنی ئەو گیانە ئەوەی کە مەسەرەن جوولەکەیکی دامایان بینیوە گردویانە خستیانەتنا فڕنی کارەباییەوە ئەو سەردەما کۆتایی پێهات ئێستا سەردەمێکی ترە سەردەمی ڕزگاربوونە ئەسڵەن لەو جۆرە بیرکردنەوە ناسیۆنالیستیانی کاو بوو ئێستا خەڵک بێگومان خۆی بە ئەڵمان نەزانێ خۆی بە خاوەن ئەو کولتورە زانێکێکی وەکو گۆتە نووسێتی یا هێگەڵ نووسێتی یا هاینرشانە نووسێتی کە کولتورێکی ئینسانیە بەڵام خەڵک معجب نییە بە نووسینەکانی هتلەر و مۆسۆلینی و نازام کێوانە بەڵێ دکتۆر جعفەر بەڕای تۆ ناسیۆنالیزمیش کە لە ناو مێژوودا بۆ ئێمە بگەڕێنەوە بۆ مێژوو ڕاوردی و وەکو تەواوی ئەو چەمکانی ترکە ئێستا باسی لێەوە ئەکرێ ئایا ئەویش بە هەمان پێودانک یعنی ڕێز لە بیر و بۆچوونی تر ئەگرێت کە بیر و بۆچوونێک نێتە ناو ناسیۆنالیزمەوە لە دەرەوەی ئەو پێدراوە نابێت کە پێکهێنەری بیری ناسیۆنالیزمن بۆ نمە مەسلەی ئێوە زۆر یعنی وەساون لەسەرەوەی مەسلەی بۆ نمونە ئەو پیاوە دینیەکان یا بنەماڵە ئاینیەکان یا تەریقەتەکان بە نەقشبەندی بە قادری ئەوانەی کە زیاتر لە ناو کارکتەر و پێکێنەری گەورەی ناو شۆش و ڕاپەڕین و بزوتنەوە ڕزگاری خوازی کورد بوون ئایا ئەمانە هیچ بەریە کەوتنێکیان بۆ یا بە شێوەیە لە شێوەکان ناسیۆنالیزم پێوەریی وای هەبووە کە ڕێز لە بۆچوونێکیش بگرێت کە بڵێ ئاین ڕێگرە لە بەردەم ناسیۆنالیزمە من ڕاستەکەی بیرکردنەوەی من لەسەر پەیوەندی نێوان ناسیۆنالیزم و دین هەردوو دیوەکەی دەبینم هەم دیوی نێگەتیڤی هەم ئەم دیوەی پۆزەتیڤیژی چونکە ئەوەی کە هەمیشە ئەلمانیانی کوردیان خواست کە پێیان وابوو ناسیۆنالیزم بەناو فکر و بیری ئەلمانیە دابڕوە ڕێک پێچوانەی ئەوە ناو مێژووی کووردا دروست بوو یعنی ناسیۆنالیزم بەناو تەچێ و خانەقا و مەزهەبدا ڕۆیشت یعنی شێخەکان بوون بەڕێبەری جوڵانەوەی ڕزگاری نیشتیمانی گەلی کورد نە ئەلمانیەکانی کورد ئەمە ڕێک پێچوانەیە لە ناو مێژووی ئێمەدا واتە جۆرێک لە هاوانجی لە نێوان دین و ناسیۆنالیزم ڕوویداوە لە مێژووی ئێمەدا وەکو چۆن لە نێوان زۆر لە گەلای تری دنیاشدا ڕوویداوە تۆ سەیری هەڵوەشانەوەی یوگۆسلافیا بکە لە چەند ساڵێک بەر لە ئێستا یوگۆسلافیا کە هەڵدەوەشێتەوە بەشێکیان لەسەر بنەمای جیاوازی دینی دەوڵەت دروست دەکەن بەشێکیان لەسەر بنەمای جیاوازی زمان دەوڵەت دروست دەکەن لەکوێ سوول لە زمان وەردەگرن زمان دەکەنە ئەم ئامرازە گرنگەی جیابوونەوە لەکوێ سوول لە دین وەردەگرن دین دەکەن ئەم ئامرازە گەورەی جیابوونەوە بەڕەخمی لە بەرچاوگرتنی ئەوەی کە دەوڵەتی دینی ئەمە جیاوازە لە مەسەرەی دین وەک دین دەوڵەتی دینی پێچوانەی فکری ناسیۆنالیزمە دەبەرەوەی دەوڵەتی دینی هەوڵدانە بۆ توانەوەی کۆی نەتەوە جیاوازەکان لە ناو فۆرمێکی دیاریکە بەڵامەوەی ئێمە بۆ خەونی دەوڵەتی دینی نەبووە و سەرکردە و ڕابەرە جۆرێک شعبەدوڵا نەویستۆ دەوڵەتی دینی دروستکات شعبەدوڵا کە رەخنە بەڵام بە کاریگەری دین نفوزی کۆ کردوێتەوە عەبدوڵڵای نەهری لە بەرامبەر خەلیفەی مسلماناندا شۆڕشی کردووە عەبدولحەمیدی دووەم لە بەرامبەر سیاسەتی پان ئیسلامیزمی عەبدولحەمیددا ڕاپەڕیوە ڕاستە لە قۆناغێکدا هاوکاری بووە چۆتە غەزا و جیهادەوە دژی ڕووسەکان هاوکاری دەوڵەتی عوسمانی و سوڵتان عەبدولحەمیدی کردووە بەڵام دوجار چەند ساڵێک دواتر یعنی هەر ئەم عەبدوڵڵای نەهریە دەبێتە ڕێبەری ڕزگاری خوازی جوڵانەوەی گەلی کورد ئەمەی ئۆرسندەی لە زۆر دروستە ڕاستیەکەی یعنی پێچوانەی ئەوەی کە ناسیۆنالیستانی کوردیان خواست جوڵانەوەی ڕزگاری نیشتیمانی کورد بەنێو بەڵام لە هەمان کادا شێخ سەعیدی پیران و سەی ڕەزای دەرسیمیش دژی دەسەڵاتێکی لە دوای شێخ مەحموودە سەید تەهای نەهریە شێخ سەعیدی پیرانە ڕزای دەرسیمە لە نێوزازاکانی دەرسیمدا ینی قازی محەممەدە وەکو پیاوێکی دینی مەلا مستەفایە وەکو شێخێک
وەکو بنەماڵەیەکی شێخی بەڵام ئەمە هەموو نەقشبندیمانجەلالەوەکو بنەماڵەیەکی شێخ ئەمە هەموو بزاوت و جوڵەکانیان کلتورێکی دینیان هەیە پاشخانی دینیان هەیە ئەمە هەموو بزاوت و جوڵەکانە لەناو کارکتەری یعنی ئەم کارکتەرانە لەناو جوڵەی ناسیۆنالیستان نەیە وەکو پەرچەکرددارێ دژی دەسەڵاتە سەردەست و داگیرکەرەکانی ناوچە بەڵێ هیچیان داوای دەوڵەتی دینیان نەکردووە لەوانە بەڵام لە هەمان کاتا دین ببوورە مامۆستا ئەو لەگەڵ دکتۆر جعفەراوە تاواکەم بەڵام لە هەمان کاتا دکتۆر دین پاڵنەرێکی باشی پۆزیتیڤ بووە بۆ خەمڵینی ئەو ناسیۆنالیزمی کە لەناو مێژووی سیاسی کوردە بازە بۆ نەشی عوبەیدوڵای نەهریەکەی یعنی ئەوەی کە نێردراوە ئەوروپیەکان بەریتانیەکان رووسیەکان ئەمریکیەکان کە باسی بۆ نمونە خانەقاینی شعبی دڵای نەهریەکەن کاڵێن ڕۆژانە بەدایان و سەدان مرید و منسوب ڕویان تێکرد و ئەمانە بە دافعی کاریگەری شێخایەتی کاریگەریانە بۆ بەڵام لە هەمان کاتە ئەم دافع بۆ بە پاڵنەرێک وەکو پەرچەکردارێ بۆ وەستانەوە دژیستەم و زۆرداری یعنی ئەمە دیوێکی پۆزیتیڤی باشە لەناو مێژووی سیاسی کووردا بێگومان بێگومان ینی شێخایەتی بە تەنها بریتی نێبووە لەوەی کە تۆ ڕێبەری تەریقەتێکی یاخود خانەقایەک تێ خانەقای شعبێ دوڵای نهریەوەی جەنابەت باسی کرد کە وەفایی باسی دەکا کە میرزا و لە خزمەت شعبێ دوڵای نهریداوە و کاتە لە خانەقاکەیدا ئەوەی کە کێرزین ئینگلیزی باسی دەکات کە ڕۆژانە نزیکەی 500 راپۆرتی کنسولگەریەکانی ئەوروپا هەمووی باسیەکەن ئەمە مەکانەتێکی ئاینی کۆمەڵایەتی و لە هەمان کاتدا پێگەیەکی اقتصادی زۆر بەهێزی بۆ دروست کردووە هەموو ئەم پێگانە وای کردووە ئەوەی کە لەو ڕۆژگارەدا دەتوانێت ڕێبەراتی جوڵانەوە ڕزگاری گەلی کورتکا پیاوێک شعبێ دڵای نەنێوەکو پیاوێک و حاجی قادری ڕۆناک بیرێک و حاجی قادر ئەوەی لەسەر قۆناغی سەردەمی شێخ مەحمووددا دەتوانێت لەم کللتورەدا لەم ژینگە کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریەدا لەم ژینگە خێڵەشێدا دەتوانێت ڕێبەراتی جوڵانەوەی ڕزگاری گەلی کورتکا شێخ مەحموودە نەک شێخ نووری شێخ ساڵح نەوەکو زێوەری شاعیر نەوەکو ڕەفیق حلمی کەوانە پیاوی ڕۆناک نەوەکو مستەفا پاشای یاموڵچی ئەگەر ئەمانە جوڵەی گەورەی ڕۆژنامەنووسی ناوکایی ڕۆژنامەنووسی کوردیدا نووسری گەورە بوون ڕۆژنامەنووسی گەورە بوون شاعیری گەورە بوون بەڵام دوجار ئەوەی کە توانیوێتی خەڵک کۆبکاتەوە خەڵک لە پشتی خۆی و بەستێنێ شێخەکان بوون بەڵێ مامۆستا جعفەرەوەی تۆ لە کتێبەکەی خۆتە لە مێژووی بیری کوردیە زۆر ئاماژەی پێکەی بۆ باسی کتێبەکەی یەکێ لەو شتە گرنگانە باسی کتێبەکەی فارقی باسەکەی کە باسی مێژووی کرد و دەوڵەتی دۆستێکیەکە 1982 بۆ 1986 زاینی ئەندازەیەک سەدەیەک زیاتر و باس لە مەلای جەزیریەکەی بازە شەرەف نامەی شەرەفخانی بەدلیسیەکەی بازە حاجی قادری کۆییەکەی بازە خانیەکەی و باس لە کۆمەڵێک پێدراوی گرنگەکەی لە ناو مێژووی کورد ئایا ئەوەی مامۆستا جعفەر ئاماژەی پێکرد لە مێژووی ڕاپەڕینەکان و شۆڕشەکانی کورە تەواوی ئەمە هێنانەدی خەونەکانی ئەوانە بوو هێنانە دەرەوەی ئەو خەون و خولیانە بوو لە تێکستەوە بۆ ئەمری واقع خۆی هەموو جوڵانەوەیکی نەتەوەیی پێویستی بە پێکهاتە و توخمی جاجا هەیە کە سوود لە مێژوو سوود لە شعر سوود لە هەموو ئەو شتانە وەرەگرێ ئەو ڕابردوو کە تۆ سێرەکەی سێری جوڵانەوەی نەتەوەی عەرەبکە بزن چەند سوودی لە زمانی عەرەبی وەرگرتووە هەر بۆ وەکو مادەیەکی ئەو یەکێ لە نووسەر عەرەبەکان ئەڵێ وەکو ئامرازی پێگەیاندنیە زمانی عەرەبی وەکو مادەیەکی هۆشبەر بەکار هاتووە وان بەکارهێناوە ئەو بەس لە زمان ئەمجا لە تاریخیشە زۆربەی ئەو تاریخی ئەوەیە کە بڵێن شکاندنی دەوڵەتی بڵێن ساسانی بووە کە ئەوان زۆر شانازی پێوەکەن ئەوە بە هەموو ئەو تاریخە ئەوان سوودوکەن مەسەن شانازی بۆەکەن کە چۆن ئیسپانیان داگیر کردووە ئەوە هەموو ئەچێتە ئەو شانازیانەوە کە ئینەکە ئەوان کردوانە کوردیشە بێگومان شانازی بە زۆر شتەوە کردووە کە هەندێکی وەهمە هەندێکیشی خەیاڵە هەندێکیشی تۆ پێویستیت بەوە هەیە سە مەسەلەن لە لای بڵێن نەورۆز بۆ خۆی میتۆلۆژی یعنی وەکو من وەکو شتێکی میتۆلۆژی سەیرەکەم چونکە لە توراسی ئۆروپیەکانیشە هەمان شتەیە مەسەن شتێکە پێڵن ئۆستەرنۆوانە لە بەسەبە سوودی لە وەرگرا وەکو نەورۆز مەسەرەن ئەحمەدی خانیش باسی کردووە وەکو زۆربەی خەڵکی تر مەسە خەڵکی منطقی لای ئێمە لەو گەرمیانە دێهێنای نەورۆزەکە لە 1640وانە دروست کراوە دێی نەورۆز کە لە منطقی جەباریە ئەو هینەی هەیە یعنی زانیوانن
مەسن نەورۆسی ئاگریان کردوتە لێ دێیان دروست کردووە ئەو بخۆی شتێکی کۆنە لە ڕووی متۆلۆژیەوە سەرکە ئەو متۆلۆژیانە هەمووی تو سۆدی لێوەرەگری ئێستا بڕۆ ئەو شەڕەی عەزبەگی بابان لە ناو سلێمای خەڵک شانازی پێوەکە کردووە کە لە 1950 کردوێتی دژ بە داگیرکەری عوسمانی جا ئەوانە هەموو سوودی لێوەرگران ئەو پێکاتانە سوودی لێوەرگیرەوە من ویست بەسەر قسەکانی دکتۆر جعفەر یەک تێبینی بڵێم بە کورتی بۆی من ناوبەڕێک وەربگرم مامۆستا ئینەکە چییە بڵێن دەوڵەتێکی وەکو پۆڵۆنیا لەژێر سێ شێوە داگیرکردن بۆ داگیرکەری ڕووسی و پرۆیسی و هابزبۆرگەکان بەڵام یەک کەنیسە هەبووە یەکی خستنەوەتەوە یعنی ئەوە تەسیری دینە لەسەر بزاوی ناسیۆنالیستی کەنیسەیەکی خستنەوەتەوە لێرە ئیسلام نەیتوانیوە بەو شێوەیە خەڵک لە ژێر یەک چترە ینی موسسەیەکی دینی هەبێ ئەو موسسە دینیە هەموو خەڵک یەک خاتەوە مەبەستی کوردستانە بەڵێ لە کوردستانە وا بووە مەسەلەن ئەو نمونێش هەر بەڵام ئەو نمونانەی لە شۆڕشەکانی کووردا هەموو باسمان کرد ئاینیانە بە دافعی دین خەڵکێک لە دەوریان کۆبەوەتەوە ئایا ئەمە کاریگەریکی پۆزیتیڤ نییە لە ناو مێژووی کووردا زۆری ئەزین چیە بەشی زۆری یان ناوچەیە یان مەسە ئەو کەسە دەسەڵاتێکی دنیایی هەبووە شێخ مەحموود ڕاست شێخ بووە بەڵام ئەمە ئەوەندەی دەسەڵاتێکی دینی دنیای هەبووە دەسەڵاتە دینەکەی وانە بوو بەو شێوەیە دوو بەڵام تەریقەتی قادریش نەبووە و خەڵکەشی بە دەورا کۆنا کەسی برای کە تۆ ئەگەر سێریکەی ناوی خۆینەوە مەلک مەحموود مەلک مەحموود یانیچی ینی بە ناوی پادشا و دەسەڵاتدار نەیوتۆ من دەوڵەتێکی نەتەوەیی دروستەکەم نەیوتووە ئەوە هەڵەیەکی زۆر گەورەی لای خەڵکەیکە بەڵام گرنگەوەی لە ناو مێژووی بزافی ناسیۆنالیستی کوردیا ئەمانە کارکتەری سەرەکی لە سەردەمی دەوڵەتی ناسیۆنالیستی مەسەن شۆڕشی فەرەنسی کە سەرکەوتووە ئیتر نیانوتۆ ئێمە بە ناوی خوا و بە ناوی بڵێن بنەماڵەوە حکمی ئەم وڵاتەکەین وتیان بە ناوی گەلەوە کە لە سەردەمی ینی بڵێن نەتەوەیی ناسیۆنالیستی بۆ خۆی جیاکاتەوە لەگەڵ سەردەمی پێش خۆیە بۆی کە ئەم بە ناوی گەلەوە حکمی وڵاتەکە ناچێ ئەڵ بڵێ فڵان نەسی دینی هەیە ئێمە ئستینادی بەڵام بەشێکی زۆریشان هەر بە شێخ مەحموودی شەوە کاتێک کە بانگەشەی هەندێکیان غەزا ئەکەن ناوی کەلیمەی غەزا ئەهێنێ خەڵکێکی زۆر لە ژێر ئاڵاکەیە کۆ بێتەوە هەرێک ئەخر بۆ دەوڵەتی عوسمانی کردوێتی خۆ بۆ من نەیکردووە بەڵێ بەڵێ بێگومان ئەو چووە لەگەڵ سوڵتانە ڕێکەوتووە یان لەگەڵ ئەو بڵێن بانگوازی سوڵتان کردوێتی وتێتی بڕۆن غەزاکەن ئەمان ڕۆژناخێکی ڕۆشتی بۆ شعیبە شەڕی کردو و کوردی دابای بێگومان ئاڕاستەکەی گۆڕیوە بەڵام دوجار ئاینیش ڕۆڵێکی پۆزتیڤی بینیوە لەو نێوەندا من ناوبڕێ وەرەگرم بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەرەگرین و دەگەڕێینەوە لاتە جارێک تر سڵاو مامۆستا جعفەر دروستبوونی لە دوای سەدەی بیستەمەوە ئێمە بەشێکی زۆری ئەوەی کە ئاماژەمان پێکردوە تۆ ئیشت کردووە لە ناوی ڕاپەڕین و شۆڕشەکانەوە بزوتەوە ڕزگاری خوازە دوجار بە تایبەتی ئەندازەیەک لە کەمێک پێش نیوەی کۆتایەکانی نیوەی یەکەمی سەدەی بیستەم و دواتر دوای نیوەی یەکەمی سەدەی بیستەم ڕێکخرا و بزاف و ڕێکخراوی سیاسی دروسە بێ ئایا ئەمانەش ئەکرێ ئەچن ئەو خانەی بزوتنەوەی ناسیۆنالیستیەوە لە ڕابردووەوە دەراویشتەی ئەوانە بن و بەڵام بە مۆدیلێکی تازەتر و لە قۆناغێکی نوێترە دیسان بەرجێکی نوێەکەنەوە بە بەرخۆیانە و تازا بنەوە من ڕاستیکە بۆی ئەوەی پێشتر وابزانام مەفهومەکەم بە تەواوی ڕەنگە نەگەیش بێت لەسەر مەسەلەی بە کورتی قسەکردن لەسەر مەسەلەی دین و ناسیۆنالیزم لە ناو جوڵانەوەی ڕزگاری نیشتیمانی گەلی کووردا دین تا ئەم شوێنەی توانی وێتی ببێتە ئامرازێک بۆ یەکخستنی کورد سوودی بە جوڵانەوەی ئێمە گەیاندووە بەڵام ئێمە ئەگەر بمانەوێ ئەم تەریقەتانە واسەیەکەین یا شێخەکانی تەریقەت واسەیەکەین کە توانی ویانە تەریقەت بکەنە ئەو ئامرازە گرنگەی یەکخستنی کورد لەوەدا مۆفەق نەبوون لەوەدا سەرکەوتو دەبوون چونکە لە ناو خودی یەک تەریقەتیشدا ناکۆچی قوڵ هەبووە شێخ مەحموود کەم نەبوونەوەی کە ناو خودی تەریقەتی قادریدا دەسەڵاتی شێخ مەحموودیان قبوڵ نەبوو ینی هەر قادری بوون بەڵام دەسەڵاتی شێخ مەحموودیان قبوڵ نەبوو
شێخ سەعیدی پیران بە هەماشەوە کەم نەبوون ئەوانەی کە دەسەڵاتی شێخ سەعیدی پیرانیان قبول نەبوو خەڵکی دینیش بوون و مسلمانیش بوون و سونە مەزهبیش بوون یعنی ئەمە شتێک نییە ینی ئەوەی وهابیت توانی لەگەڵ ئال سعود ئەم ئاوێتەکردنەی دەسەڵاتی زەمەنی و دەسەڵاتی دینی بێکەوە بیکە تەریقەت نەقشبندی و نەقادری لە کوردستاندا نەیتوانی بیکە موفق نەبوولەوە سەرکەوتو نەبوون لەوەدا یعنی لە یەکخستنی تواناکانی کورد و یەکخستنی کۆمەلگەی کوردیدا سەرکەوتو نەبوون مەسەلەی ئەوە کاریگەری و کاریزمیە چی بوو وایە کرد خەڵکی کۆ کردەوە لە دەوریان بە کورتی وەڵام ئەمە توراسێکی ئەمە پاشخانێکی گەورەی دینیە پاشخانێکی گەورەی کۆمەڵایەتیە پاشخانێکی گەورەی اقتصادیە تۆ هاتوویە سەر ینی ئەمە ئەم کاریزمایە هێندەی کاریزمایی شێخەکانی ئەمە هێندەی پەیوەندی بەڕابردوو بنەماڵەکەیانەوەیە هێندە پەیوەندی بە توانای خۆیانەوە نییە بەمانای ئەوەی سفرکردنەوەی توانای ئەوان نییە چونکە لەناو خودی ئەوانشدا برای تر هەبووە نەیتوانی ئەو ڕۆڵە بینەوە بۆنەوە کشێک محمود بینیوتی مەسەلەی ڕێکخراوە سیاسەکان لە سەدەی بیستدا ئێمە ڕاستەکەی لە دوای عوبێدوڵاش و لە دوای دەرچوونی ڕۆژنامەی کوردستان و یەکەمین ڕۆژنامەی کوردی کە هەنگاویی گرنگە بەڕاستی لە کارکردنی کورد لە ناو چاپەمەنیدا چکە چاپەمەنی ئەوەی کە ئەندرسۆن باسی دەکات ئەندرسۆن ناسیۆنالیزم بە کاپیتالیزمی چاپەوە دەبەستێتەوە واتە گرێدانەوەی زمانێکی دیکەی ناسیۆنالیزم گرێدانەوەی ناسیۆنالیزمە بە کاپیتالیزمی چاپ چونکە ئەمە چاپەمەنیە لە ئەوروپادا دەتوانێت زمانی لاتینی وەکو زمانی گشت زمانی هەمووان تێک بشکێنێ و باغ بە زمانە لۆکاڵەکاندات و خەڵک دەجارێتەوە بۆ خۆی خەڵک دەجارێتەوە بۆ ناو زمانی لۆکاڵی دروستبوونی زمانی نەتەوەیی واتە ئەمە چاپەمەنیە کە بە نرخی هەرزان دەکەوێتە بازارەکان و بەردەستی خەڵک ناو ئەوروپادا وا دەکات کە خەڵک ئاشنابێ بە زمانێکی لۆکاڵی لە دەروی زمانی لاتینی زمانە گشتیەکەدا ڕۆژنامەگەری لە لای ئێمەشدا ڕۆڵێکی گرنگ دەبینێت لە بایغدان بە مێژوو بایغدان بە زمان بایغدان بە کللتور بایغدان بە جوگرافیا بایغدان بە ناساندنی ئینسان وەکو خۆی باسکردنی سیستەمەکانی دەوڵەتی عوسمانی سوڵتان عەبدولحەمیدی دووەم و خەلیفەی مسلمانان لەو کاتەدا یعنی بێبایەغ نییە لەو کاتەدا یەکەم سانسۆر لە مێژووی ڕۆژنامەگەری کوردیدا ئەو سانسۆرێک کە سوڵتان عەبدولحەمید دەیخاتە سەر ڕۆژنامەی کوردستان ناهێڵێ لە سنوورەکانی دەسەڵاتی دەوڵەتی عوسمانیدا ئەم ڕۆژنامەیە بە ئازادی بفرۆشرێ بەڵکو بە شێوەیەکی نهێنی 2000 دانەی دەنێرێتە سنوورەکانی دەوڵەتی عوسمانی بەڵێ دوای ئەوە کە ئەم ڕێکخراوانە دروست دەبن ڕێکخراوەکانی ئێمە بەڕاستی ڕێکخراوی نینە ڕۆڵی زۆر کاریگەریان بینی بێ لە مێژووی سیاسی ئێمەدا یا لە جوڵانەوەی ناسیۆنالیستی ئێمەدا ئەم ڕێکخراوانە تا ئاستێک درێژە پێدەری قۆناغەکانی پێشخۆیان بوون ئەمانە لە دوای ئەم دەسەڵاتی ئیتحاد و تەرەقی لە دوای کودەتا بەسەر دەسەڵاتی سوڵتان عەبدولحەمید لە 1970 لە دوای هاتنە سەرکاری ئیتحاد و تەرەقی لە سەرەتای هاتنە سەرکاریاندا جۆرێک لە فەزای ئازاد دروست دەبێ بۆ ئەوەی کوردیش بتوانێت تەعبیر لە خۆی بکات لێوە کۆمەڵی ڕێکخراو دروست دەبن تەعاون و تەرەقی و نازانم ڕۆژنامەیەک دەردەکەن و کۆمەڵی هێوی و کۆمەڵی هیوا بەڵێ هێوی و ئەوانە یعنی جیهاندانی وانە این کۆمەڵی ڕێکخراو دروست دەبن ئەم ڕێکخراوانە تەمەنیان کورتە ینی چونکە دوای ئەوەی جەوهری سیاسەتی شۆڤینیانەی اتحاد و تەرەقی و سەرانی ناسیۆنالیستی ئەوان دەردەکەوێت لە بەرامبەر نەتەوەکانی تر ینی وازح ئەمانە دەرفەتی کارکردن و فەزای ئازادی کارکردن نامێنێت بڵێ حیزب سیاسیەکانیش بە دوایەوە ئاماژە درێژکراوە ڕێکخراوانن کە حیزب لە وڵاتی ئێمەدا مۆدێلی حیزب لە وڵاتی ئێمەدا تا ئەم چرکە ساتێکی ئێمە قسەی تێرا دەکەین پێم وایە لە ڕووی نەتەوەیەوە چەند سوودی هەبووە هێندەش نەتەوەی دابش کردووە چەند کاری کردو چەند بەناوی نەتەوەوە لەژێر دروشمی نەتەوەی و لەژێر دروشمی ناسیۆنالیستی کردووە هێندەش بۆتە سەبەبی دابش کرد من با پێ بڵێم ڕۆژگارێک خێڵ ڕۆڵی حیزبی دەبینی ئەمڕۆ حیزب هەڵگری بەشێکی زۆر گرنگ لە ڕێگەزەکانی خێڵە هەڵگری بەشێکی زۆر گەورە لە بنەماکانی خێڵە یعنی تۆ حیزب دەوێت کۆنتترۆلی کۆمەلگا بکات حیزب دەوێت نەتەوە بە حیزبی بکات نەتەوە هەمووی سۆز بکات نەتەوە هەمووی زەرکە نەتەوە هەمووی نیلی بکات نەتەوە هەمووی قاوەیی بکە هەمووی پرتەقاڵی بکە نایەوێت نەتەوە دروستکات یعنی ئەمە دوشتی زۆر جیاوازن تۆ کارکردن لەسەر هوشیاری نەتەوەی جیاوازە لەگەڵەوەی کە تۆ کەسێکی تا ئاستی باش ئەگەر حیزب مۆدێرنیش ئەگەر ئەو حیزبانی جەنابوو ڕەخرەیانەکەی مۆدێرنیش بن و بچێنەوە مۆدێرنە واز لەوە بێن بڵێن نەتەوە دروستکەن دیسان یعنی خەونە ناسیۆنالیستەکانیان جارێکتر نوێ ئەبێتەوە یا ئەمە ئەکرێنەوە بنێ خەونێکی ناسیۆنالیستانی ڕاستەقینە من بڕوام وانە لە مجتەمەی کوردیدا تا ئەم چرکە ساتەش هێزێکی سیاسی وجودی هەبێ بە واقعی کات بۆ دروستبوونی هوشیاری ناسیۆنالیستان ناو کووردا بکات ناسیۆنالیزم بۆتە ئامرازێک بەکاردەهێنرێ ناسیۆنالیزم کاکەجان
چەکی شکاویان بۆ کۆبانێ نرد لە مانجی دەی ساڵی 2014دا یەکێتی پارتی خەریک بوو سەرجادە لە یەکتری بگرا و دەیگۆ من نردومەوە دەیگۆ من نردومە ینی تۆ ئەگەر هێزێکی ناسیۆنالیزمی ئەمە بیرکردنەوەی ناسیۆنالیستانەیە بۆ چێر نردووە بۆ ئەفغانستان نردووە بۆ جنوبی سوودانن نردووە بۆ تەیموری خۆر هەڵاتن نردوو تۆ بۆ کوردن نادۆ بۆ کۆبانێ نادۆ بۆ هێزێکە لە بەردەم گەورەترین پەلاماری درندانەدایە مامەسا جعفەر ئەگەر ئەو ڕخنەی ئەو ئاڕاستەی حیزبە سیاسیەکانی کاڵەبوونەتەوەی دابەشبوونی نەتەوە باشە بۆ حیزبێک داوای دروستکردنی دەوڵەت بکە و بێ ڕیفراندۆم بکە و داوای جیابوونەوە لە دەسەڵاتێکی سیاسی بکە و هەمیشە خەونی دروستبوونی دەوڵەت و بوون ئاڵایەک لە نەتەوە یەکگرتوەکە بۆ ئەمە خەونێکی ناسیۆنالیستانە نییە دکتۆر جعفەراوە لێ ڕوانێ من پێشتری شەر باسی ئەوم کرد مەسئلەی ینی ئەو دروشمەی هێزە سیاسەکان هەر لە چلەکانەوە بەرزیان کردوتەوە کە ئەیانوێ کوردستان ڕزگارکەن یان ئەو دروشمەی کە ئەڵێ کوردستانیان نەمان و کۆمەڵەکە ئەو دروشمانەی کە ڕۆژانە دەیبیستین بەداخەوەڵێم ئەو قسەی دکتۆر جعفەر ڕاستە لەو ڕوانگەیەوە کە ئێمە سێرەکەین هۆکارە ئەسڵەکەشیە نەتەوە جارێ لە دایک نەبووە ینی ئەو نەتەوەی کە خەڵک خەونی پێبینیوە جارە دروست نەبووە لەبەرچی لەبەر ئەوی شۆڕشی پیشەسازی لەم وڵاتە ینی بەرپا نەکراوە سێرەکە هەموو شتەکان بە سەقەتی و خواروخێجی هاتووە هەر لە ینی ئەوەی ئێمە نەتەوەیەکی بەجێماو نییە بەڵکو نەتەوەیەکە دروست نەبووە هێشتا دروست نەبووە بەو مەبەستەی منێڵێم کە ئێمە جارێک نەماتوانیوە دامەزراوەی نەتەوەی دروستکەینی سەر تۆ حزبێک دروستەکەی ڕەنگە هەر بۆ دێکەی خۆتان بێ یا بە ناوی دێکەتەوە و نمونەی هینم مێنایەوە کەوتم حزبی بەعس بە ناو نەتەوەی بوو ئەڵێ ئەوت لە خەلیجە بۆ نازانم کوێ بۆ محیط بەڵام سیرتە کرد بەس تکلیتەکانی هێنا ئەیکردنە کەڵەگا بەسەر خەڵکەوە بەس خەڵکی ئۆجا لای سەدام حوسێن زۆر مهم بوون ئەیکردنە ئەمن و استخبارات و نازان مقاول و چیوانە ئێستاش لە هێزە سیاسی کوردەکانە سێرەکەی هەر لە دێکەی خۆیانە لەنگەری گرتووە ناتوان بێتە دەرەوە یان لە گەڕەکەکەیە یان من بەشی زۆنی یعنی مەسلەی مۆدێرنەش سە هەندێک هەیە لە ناوێکێتی باسی مۆدێرنە و باسی نازانم چی پێڵێن ناوەکانم بیر ئەوە باسی شتی ئەندیکەکەن کە بەحسا بەمە مۆدێرنەیە بەس ئەو کەسە خۆی هیچ نە بڕای بە دیموکراسیە نەت بڕای بە نەتەوەیە نە دەم شتانی کە باسیەکە بەڕاستی هەر بۆ دروشمە خۆ چاواشەکردن با ناڵم خەڵک چاواشەکردن با بڵێم خۆشی چاواشاکە بە ناوی ئەوەی کە بەحساب ئەمە زۆ پیاوێکی مۆدێرنە بەڵام تۆ لە چەند ئەو مۆدێرە ڕەنگی داوەتە لە وەڵامی ئەو پرسیارەمان بیتەوە ئایا ئەو ناسیۆنالیزمی کە لە ڕابردووە ئاماژەمان پێکردوە ئەوەی کە جەنابیش لە تێکست و دەقەکانە باسی کردووە نمونەی شاعیرەکان نمونەی مێژوونووسەکان نمونەی ئەو کتێبە گرنگایی لەسەر مێژووی کورد و ساوەسە ناسیۆنالیزمی کوردی ئایا دیسان ئەمانە بە مۆدێلێکی تازەتر لە خەونی هێزە سیاسیەکانی کوردستانە بوونی هەیە خۆ من هیوای ئەومە خواست کە ڕەنگی بداتەوە یان ئیشیان پێ بکردایە بەس من هەر لە سەرتاش و باسی ئەوم کردوتم تەنانەت ئەگەر بەراوردی ئەم بیرەی کە ئەمان هەڵیان گرتووە هێزە سیاسەکان بەگشتێڵە من نامەوێت یەک باسی ئەو بکەم کە چکە بەڕاستیە بێتە هین لە ڕووی قانونیەوە ڕگەری کەلتوریەکردنە ڕاستیە یەک شتە هەموو مەسەرەن نەنکە دایکە کچەکانە ئێستا بڵێن پارتی نەنکی هەمومانە ئەمجا یەکێتی دایکە گۆڕان و حسکۆوانەشی تر ئەمە کچەکان و زەحمەت کێشان لە یەکینەوە هاتوونەتە دەرەوە بەڵام ئەم هەموو پێکاتەیە ئەم کچانە وەکو نەنکیان نین ئەگەر نەنکی پێش و تریش باس بکەین دایکی نەنکە وەکو ئەوان نابنەوە تەسیری وراستیان لەسەر چێ من وەکوتم ئەگەر بەراوردیان بکەیت لەگەڵ بیرکردنەوەی حاجی قاریکۆیی حاجی قاریکۆیی کەسێک بۆ بڕوای بە جۆرێک لە جۆرەکانی ڕەنسانس هەبووە ینی هەرچەند ئەو مرۆڤێکی بڵێن لە حوجرە گەورە بووە و زۆر ئەتوان بڵێم لە تەمەنێکی گەورەشە مەسن دەوری 45 ساڵ و
46 ساڵەوە نەزم بزە بچەند بووە بەس لەو تەمەنە چۆ بۆ شوێنێکی وەکو ئەستەمبول کە بواری فێربوون کەمترە لەو تەمەنەیە یعنی تۆ لە 3 ساڵی 4 ساڵی بڕۆی بۆ ئۆرپا یا بۆ ئەستەمبول شتێک فێرەبی بە 47 ساڵیش بڕۆی شتێکی تر فێرەبی ئەو لەگەڵ ئەوەشە دیارە هەر لە سەرتاوە خاوەن پەیامێکی سیاسی بووە ینی هەرکە لە کۆیە دەرچووە خەونێکی خۆی هەبووە ئەو خەونە ڕەنگە چوبێتە ئەوێ زیاتر خۆی خەونەیە سە لە پەیڕە و پرۆگرامی هێزە سیاسیەکانی شاهەیە بۆ ئێمەم دوو خەونە بۆ دوو خەونی جیاواز ببینی جیاوازەکە ڕەشبین بین بەرامبەریان نە من خۆ من وەک ڕۆژنامەنووسێ پرسیار لێەکەم نەگۆکەوەی کە لایەنگیری هیچ هێزێکی سیاسی وەک ڕۆژنامەنووسی ئەمەوێت تۆ بخەمە بەردەم و وەڵامی ئەو پرسیارە یعنی بۆچی ئەگەر لە هێزە سیاسیان پەیڕە و پرۆگرامیان دروستکردنی دەوڵەتێکی کوردی و ویشکردن بۆ ڕیفراندۆم و خەونێکی هێنانەدی خەونی سەدان ساڵی کوردی ینی بۆ ئەمە ئێمە دوور بخینەوە لە خەونی و ئەوانەی شاعیرەکانی کورد لە ڕابردووە باش ئەگەر ئەوە ناسیۆنالیستین ئەو هێزانە کە ئەچن بۆ شارێکی وەکو شاری کەرکووک دوو ئاسایش دروست ناکەن دوو پەروەردە دروست ناکەن دوو نازانچی دروست ناکە هەر هەموو دابەشی دوو کراوە ئەم دابشکەیسە بە چه حاڵێک ینی لەو دو هەڵبژاردنەی کە کرا نەتوانرا مەسەلەن کارێکی وا بکرێ کە هەر هەموو بە یەک لست دابەزن و بەرامبەر ئەو هێرشەی کە ئەکرێتە سەر گەلی کورد لە کەرکووک کە ئێستاش لە بەردەم هەڕەشەیەکی زۆر گەورەیە ئێستاش ئێمە نەمانتوانێت پرۆژەیەک پێشکەشکەین ئەو پرۆژێش بێگومان تۆ ئەگەر سیرکەی لە بەغایە بەشێک لە هەڵەکان هەر ئەوە نییە بکە بڵێ وەڵا لەبەرەوەی مالکی وایوت و عیبادی وایوت و فلان وایوت و فیسار ئەمەیوت ئێمە ئەو کارانەی لە بەغایکەین لە ئاستی هێشتا قەزێکەمانە نییە هێشتا ئێمە نەمانتوانیوە داوای ئەو مافانە بکەین کە ئەبوایە داوایکەین زۆر شتێ ئێستا من زۆرجە ئەو نمونەی هێناوەتەوە دەوڵەتی ئیسرائیل پێویستی بەو تعویزاتە نییە کە لە ئەڵمانیا وەرەگرێ لە ساڵی 1950 تا ئیساتە هەموو ساڵی 5 میلیارد وەرەگرێ بڕۆ سێری من نامێ بە وردەکاری باسی ئەو وردەکاریان بۆ بکەم بەڵام ئێستش ئەو تعویزە وەرەگرێت نەک لەبەر پارەکە لەبەر یەک شت هێشتا بڵێ ئێمە ئەو غەدرەمان لە بڵێ ئەڵمانەکە مەغەدریان خەڵکی جوولەکە کردووە و ئێمە داوای مافیانەکەین ئێمە تا ئەمڕۆژ لە ڕوومان نایە باسی ئەو بکەین کە چەند کەس ئەنفال کراوە لە گەرمیان چەند کەس لە هەڵەبجە و سێوسێنان و هەموو وینەکان بڵێن لەو شوێنانە بە کیمیاویلیان دراوە و چەند خەڵک قوربانی بووە و چەند کەس شەید کراوە بریندار بووە هێشتا لە ڕوومەنە داوای مافی بریندارەکانمان کەین کە مافێکی زۆر زۆر سروشتیە بەڵێ دکتۆر جعفەر دڵنیان تۆش قسەتەیە لەواگە دو قسەی خۆتکەی من ماوەی بەرنامەکەم بەرەو کۆتایە چیە وڵای ڕاستەکەی من ویستم قسە لەسەرەوە بکەم لەسەر مەسەلەیەم پێرە و پرۆگرام و قسەکردن لەسەر مەسەلەی دەوڵەت وانە هەمیشە هێنانە پێشی دروشمی قەبە و گەورە بە مانای ئەوە نییە کە ئەو کەسی و دروشمان دێنێتە پێشێ واتە کەسێکی ناسیۆنالیستی گەورەیە من بڕوام وایە تاوەکو ئێستا سیاسیەکانی ئێمە وەکو پێویست دە ناسیۆنالیزم تێنەگەیشتون نەزان ناسیۆنالیزم چێت چونکە زۆربەی ڕەفتارەکانی ئەوان دەینوێنن زۆربەی هەنگاوەکانی ئەوان لە دوای ڕاپەرنەوە هەڵیان هێناوە پێچوانەی خودی فکری ناسیۆنالیستیافێت پێچوانی خودی ناسیۆنالیزمە ناسیۆنالیزم هەرگیز بۆ ڕازی نابێت تۆ گوتاری نەتەوەی پارچە پارچەت هەبێ هەرگیز بۆ ڕازی نابێت تۆ سوپای نیشتیمانی نەبێ سوپای حیزبی هەبێ هەرگیز بۆ ڕازی نابێت تۆ زانکۆی نیشتیمانی نەبێ و زانکۆی حیزبی هەبێ هەرگیز بۆ ڕازی نابێت تۆ جوگرافیاش لە بکەیت جوگرافیاش بە حیزبی بکەیت ئاو هەوا بە حیزبی بکەیت قوتابخانەی سەرەتایی بە حیزبی بکەیت نەخۆشخانە بە حیزبی بکەیت ڕێگاوبان و هاتوچۆ بە حیزبی بکەیت تەندروستی بە حیزبی بکەیت ئەمە لە هیچ شوێنێکی ناسیۆنالیزمدا جێگای نابێتەوە هەر کەسێکی لەم وڵاتەدا لە پشتی ئەم دابشکاریەوە بێ و باز لە ناسیۆنالیزم کە یاوەتە ناسیۆنالیزم تێنەگەیشتووە یا ئەوە تا خۆی خەڵەتاوە یاوەتا دەوێت بۆچوونی کۆناخە قۆناغێکی دابڕاوێ لە ناسیۆنالیزمی کوردی بەو بۆچوونەی بەڕێکە لەسەر ئاهەنگی نەورۆز سیمبولێکە تاکە بۆنەیە کە هەموو کورد وەکو یەک کۆرەکاتەوە تاکە بۆ نێ لە وڵاتی ئێمەدا نەڕاپەڕین ئێمە هەموو کۆرەکاتەوە بە حیزبی کراوە نەکۆڕە ئێمە هەموو کۆرەکاتەوە بە حیزبی کراوە نە ئەنفال ئەو کارساتە گەورە نیشتیمانیە ئێمە هەموو کۆرەکاتەوە بە حیزبی کراوە نە هەڵەبجە هەمومان بەیەکەوە کۆرەکاتەوە بۆتە بۆنەیەکی حیزبی تاکە بۆ نەکەیە تاوەکو ئێستا وەکو سیمبولێک وەکو ڕەمزێکی نەتەوەی ئێمە سەیری دەکەین نەورۆزە
لەسەر ئاهەنگی نەورۆز یەکێتی و پارتی لە یادکردنەوەی ئاهەنگی نەورۆز ڕێک نەکەوتن لە کەرکک لەکوێ لە کەرکک کێچیان پێ دەڵە قودسی کوردستان ئەوتریان پێ دەڵێت دڵی کوردستان ناسیۆنالیزمیان پەرت کرد باسی ناسیۆنالیزمی کوێن بۆ دەکەن باسی دەوڵەت کوێن بۆ دەکەن دەوڵەت چۆن لەسەر ئەم جەستە هەلا و پارچە پارچە و هەڵوەشاوە دروست دەبێت مامۆستا جعفەر نیو دەقەتەیە ئەگەر دوا قسەی خۆت لەسەر تەوەری هەردوو حەڵقەی بەرنامەکە بکەیت کۆتایی بەرنامەکەم دێنم من هیوادارم ینی خەڵک بەڕاستی خەباتی خۆی بۆ یەکێتێکی کولتوری بکاتەوە کە کورد هەموو یەک کولتوری هەبێ و خەڵک مافی هەبێ وەکو مرۆڤ بژی و نەبێتە کۆیلەی هیچ شتێک نە کۆیلەی ئایدۆلۆژیا بێ نە دەسەڵات بێ نە خێڵ بێ نە هیچ شتێکی تر. بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا جعفەر نووسەری مێژووی کتێبی بیری کوردی و دکتۆر جعفەر عەلی توێژەر لە بواری ناسیۆنالیزمی کوردی و هەڵگری بڕوانامەی دکتۆرا لە هەمان باس و بابەدا سپاس بۆ ئامادەبوونتان لە ستۆدیۆی سۆراغی مێژوو کەناڵی ئەسمانی پەیام. وەڵە بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی سۆراغی مێژووی ئەم جارە تا سۆراغێکی تر بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرم خواتان لەگەڵ کاتێکی خۆش.